تۆگە و خوێندکارێکی پۆلی دوانزە ئەبێت پێش پۆلی دوانزە ئەم خاڵانەت پێکابێت. ئەگەر نەت پێکاوە ئەوە هەوڵ بدە پێش ئەوەی پۆلی دوانزە دەست پێ بکە ئەم خاڵانە جێبەجێ بکەی. خاڵەکان بریتیە لە دوانزە خاڵ. ئێستا لەم ڤیدۆیە ڕوون یەکەمەوە بۆت لەگەڵ. سڵاوتان لێبێ. خاڵی یەکەم ئەوەتانێ کە خۆت ڕاهێنابێت لە تەنهایی، واتە نەچیتە دەرەوە لەگەڵ هاوڕێکانت، نەچیتە دەرەوە لەگەڵ ماڵەوەدان. خاڵی دووەمەوەتانە کە پەیوەندی بە خاڵی یەکەمەوە هەیە، فێری خۆت فێری نەخێر کردبێت، واتە نایم ناڕۆم لەگەڵ هاوڕێکانمان، ناڕۆم بۆ دەشت لەگەڵ دایک و باوکمان، یان بۆ نمونە کاتەکەی خۆم بە فیڕۆ نادەم، نەخێر بۆ نمونە کاتەکەی خۆم بە فیڕۆ نادەم، بۆ ئامانجەکەم هەوڵەدەم ئەو شتانەی کە زەرری بۆم هەیە. یان خاڵی سێیەم ئەوەتانێ کە دوورکەویتەوە لە مۆبایلەکەت بە بێسوود بەکاری بێنی. خاڵی چوارەم ئەوەتانێ کە سۆشیال میدیا سەرنجی تۆ ڕانەکێشە. بۆ نمونە لە یوتیوب ڤیدۆیەکە سەمنێڵی یوتیوبەکەواتە وێنەی یوتیوبەکە سەرنجی تۆ ڕانەکێشێ بۆ ناو ڤیدۆکە، واتە کە چیتە ناو ڤیدۆکە کاتی تۆ ئەکوژێ و بە بێسوود، واتە سەرنجی تۆ ڕانەکێشێ سۆشیال میدیا بەلای خۆیدا. خاڵی پێنجەمەوەتانێ خۆت لەگەڵ بارودۆخەکەدا ڕابهێنە، هەر لە ماڵی خۆتانەوە تا هەموو جیهان. بۆ نمونە ماڵی خۆتان چی کێشەیەکی کۆمەڵایەتی و چی کێشەیەکی دارایی و چی هەرچی کێشەتان هەیە وەلای بنێ و بەرەو ئامانجەکەت بڕۆ. بۆ نمونە لە دەرەوە لە هەموو جیهان، بۆ نمونە کێشەی سیاسی و هەموو قەیرانی دارایی و بۆ نەڕۆژێک ئەمە ڕۆدا بەیانی ئەڵێن ئەو ڕۆدا کار نەکاتە سەر تۆ، واتە ژیان کار نەکاتە سەر تۆ بەرەو ئامانجەکەت. واتە خاڵی شەشەم ئەوەتانێ کە ئامانجەکەی خۆتت پێکابێت لە پۆلی دوانزەدا. تۆ بۆچی ئەخوێنی و پۆلی دوانزە چی گرنگیکی بۆ تو هەیە ئەگەر تەواو بکەی. خاڵی حەوتەم ئەوەتانێ هەوڵت دابێت خاڵە لاوازەکانی خۆتت دیاری کردبێت، واتە هەوڵت دابێت خاڵە لاوازەکانی خۆتت دیاریکرد، چی لە ڕووی جەستەوە چی لە ڕووی شێوازی خوێندنەوە. خاڵە لاوازەکانی تۆ بۆ نمونە لە ڕووی جەستەوە ئەگەر زۆر بخەوی یان بۆ نەزۆر نانخۆی ناتوانی بۆ خوێندنێکی باش بکەیت. ئەگەر بۆ نمونە شێوازی خوێندنت بۆ نمونە خاڵە لاوازەکان تۆ ناتوانین لە بەیانیانە بخوێنی یان ناتوانی بۆ نمونە لە ئەسرانەیان لە ئێوەنە سەر. خاڵی هەشتەم ئەوەتانێ کە خۆت ڕاهێنابێت لەسەر یەک مەرزەمە بڕۆی، یان بۆ نە لەسەر کتێبەکە بڕۆی، یان بۆ نە لەسەر چەند مەرزەمەیەک نەڕۆی، چونکە زەررت لێدا لە کاتی وزاریە، لە کاتی تاقیکردنەوە بۆ من بابەتێک لەسەر چەند مەرزەمەیەکە ڕۆی ئەوە کاتت لێ ئەکوژێ. خاڵی نۆیەم ئەوەتانێ کاتی دیاریکراوی خۆتت هەبێت بۆ سەعیکردن، واتە تۆ چی کاتێک ئەتوانی سەعی بکەیت. خاڵی دەیەم ئەوەتانێ شێوازی سەعیکردنی خۆت بزانی. بۆ نمونە لە بابەتەکان بابەت بێت چۆن سەعیەکەی و شێوازی خوێندنی خۆت بۆ سەعیکردن. و خاڵی یانزەیەم و دوانزەیەم پەیوەندی هەم لە هاوینە هەیە هەم بۆ کاتی دەوامیش. ئەوەتانێ سەیکردنی زۆرێک لە پرسیارە وزارەکان ئەگەر بتوانێت هەلیانیش بکەیت. پرسیارە وزارەکان پرسیاری هەڵسەنگانی کە زۆر گرنگە بەڕای من، و پرسیاری زۆر لێ تێتەوە کە هەوەکو خۆی نەسان لێ تێتەوە لە پرسیاری وزاریە. بۆ نەمەرزەمەکان چەند پرسیارەکان سەیری بکەی ئەگەر هەلیشی دەکەی بۆ ئەوەی شێوازی خوێندنی تۆ دیار بێت. هەنێکەیە ئەڵێ زۆر ئەخوێنم لە بەیانی و هەڵسم تا شەو 12 شەو ئەخوێنم و دەرەجەی باش نایەم، چونکە بەبێ ئەو شێوازە ناخوێنێ کە لە وزاریە پرسیاری لێ دێتەوە. خاڵی دوانزەم ئەوەتانێ لە هاوینەکەیدا زانیاریکی زۆرت کۆکرد بێتەوە لە ڕووی بابەتەکان، لە ڕووی ئەوەی کە نەترسی لە بابەتەکان، بۆ نە بابەتێکە ترسی زۆرتری زانیاری لەو بابەتە کۆکرد بێتەوە، چ ئەگەر تەواویش ئەم بۆ نمونە زۆریش نەبێ بەڵام زۆرتری زانیار سێرکە بۆی لە کاتی دەوامە ئاسانکاری بێ بۆ تو کات مامۆستا بابەت با بەشەڕێت و بڵێ ئەم بابەتم بینیوە ئاسان بێ لای تو نەترسی و قەلەق نەبی. لە کۆتایی ئەمەوێ ئەوەت پێ بڵێم ئایا تۆ ئامادەی بۆ پۆلی دوانزە؟ ئەگەر تۆ ئامادەی
بەرەو ئامانجەکەت بڕۆ وە ژیانت ڕێخستووە کە لە هاوینەکەی وە ئەوە بەرەو ئامانجەکەت بڕۆ مەهێڵە قسەی ڕوخێنەر کارە تێ بکات. ئەم کۆمەڵە بابەتە ئەم کۆمەڵە خاڵەکە باسمان کرد هەوڵ مەدە کارە تێ بکات بەرەو ئامانجەکەت. بۆیە زۆر سوپاسدانەکەم لایکی ڤیدیۆکەت بیر نەچێ و کۆمنت بکە و سبسکرایبی کەناڵەک بکە و زەنگۆڵەکە چارە بکە بۆی لە ڤیدیۆی داهاتوودا ئاگدار بی. هەر شاد بن و بمێنن بەسەلام.